مەلا مستەفای بارزانی و چیرۆکی لە دەستدانی دەرفەتی حکومەتی کوردی. زرار سلێمان بەک لە کتێبی بیرەوەریەکانمدا دەڵێت کورد لەوەتەی هەبووە هەمیشە چاوی لەوە بووە کە ببێتە خاوەنی دەوڵەت و خاوەنی دەسەڵاتی خۆی. لەم ڕێگەیەشدا هەمیشە و هەردەم قوربانی داوە و فیداکاری کردووە. بابەتی بوون بە دەوڵەت و بوون بە خاوەنی حکومەتێک ئاوات و مەرامی گشت کوردێکی شۆڕژگێڕ و ماندووی ڕێگای ئازادی بوو. لە پڕێکا دەنگ و باسێک ڕاگەیەندرا کەوا بڕیارێکی زۆر گرنگ لە سەرکردایەتی سۆڤیەتەوە دەرکرا بە ڕەزامەندی ئەنجومەنی باڵای سۆڤیەت و حیزبی کۆمەنیست و ئەنجومەنی وەزیرانی سۆڤیەت بڕیار درابوو کە حکومەتێک بۆ ئەو کوردانەی کە هاتوونەتە دەرەوە دابمەزرێنن. ئەم هەواڵە هەواڵێکی زۆر گرنگ بوو کە بە ئێمە گەشت. ئیتر بۆمان هەبوو بڵێن کە ماندووبوونمان بەزایە نەڕۆشت و بە ئاوات گەیشتین. باقیرۆفی سەرۆک کۆماری ئازەربایجان بە مەبەستی ڕاگەیاندنی ئەو بڕیارە مەلا مستەفا و شێخ سلێمانی برازایی بانگی لای خۆی دەکات و هەواڵەکەیان پێ دەڵێت و پیرۆزباییان لێ دەکات و پیرۆزبایی لە گەلی کوردیش دەکات. پاش پیرۆزباییەکە باقیرۆف بە مەلا مستەفای وتبوو کە ئەوە حەسەنۆفی سەرۆک وەزیرانی ڕاست پاردووە کە هەموو پێداویستیەکانتان بۆ ئامادە بکات. دوای گەڕانەوەیان میرحاج لەسەر داواکاری و ویستی مەلا مستەفا هەموو شوێنەکان دیاری دەکات و دابەشیان دەکات. بەڵام مەلا مستەفا ئەو ئامۆژگاری و سەرنجانەی کە سەرۆک کۆمار هەبوو بوونی با میرحاجی نەوت بوو و لەوی شاردبوویەوە. میرحاج راپۆرتێکی سیاسی تند و تۆڵ ئامادە دەکات بۆ ئەوەی لە ڕۆژی دیاریکراودا لە باکۆی پایتەختی ئازەربایجان لە کاتی کۆبوونەوەکەدا پێشکەشی بکات. ڕۆژی 19 ساڵی 1948 دیاریکرابوو بۆ یەکەم کۆبوونەوەی دانانی حکومەتێک بۆ ئەو کوردانەی کە لە دەرەوەی وڵات بوون. پۆستەکان بەم شێوازە دانرابوون. مەلا مستەفا سەرۆک، شێخ سلێمان بارزانی یاریدەدەر، میرحاج ئاکرێیی و عەلی محەممەد سدیق بارزانی و چەندانی تریش. لە کۆبوونەوەکەدا چەندین کەسایەتی دیاری ئازەربایجان و ئێران و هەندێک لە فەرماندە باڵاکانی قەفقاز ئامادە بوون. لە کۆبوونەوەکەدا میرحاج وتارێک پێشکەش دەکات کە جێگەی ڕەزامەندی هەموو ئامادەبووان دەبێت. لە کۆتایی کۆبوونەوەکەدا حەسەنۆف سەرۆک وەزیرانی ئازەربایجان پیرۆزبایی لێکردین و پیرۆزبایی جەنابی سەرۆکیشی پێڕاگەیاندی و دواتر لەگەڵ مەلا مستەفا قسە دەکات و دەڵێت جەناب ئەگەرچی ئێمە دەست ناخینە ناو ئیش و کارەکانتان بەڵام تێبینیم ئەوەیە کە ڕێنمایی و ئامۆژگاریەکانی سەرۆک کۆمار لەو لیستەی کە خوێندرایەوە ڕەنگی نەدابوویەوە. کاتێک میرحاج دەبیستێت کە ڕێنمایی و ئامۆژگاری هەبوون و بە کەس نەوتراون هەر لەوێ دەست لە کار دەکێشێتەوە و دەڕوات. بۆ ڕۆژی دواتر سێ کەسی تر لەو کەسانەی کە لە لیستەکەیان ناویان هەبوو وەک میرحاج دەست لە کار دەکێشنەوە و دەگەڕێنەوە بۆ لای میرحاج. ئەو دەستکەوتەی کە دەست کورت کەوتبوو سەرکەوتنێکی زۆر مەزن بوو بەڵام بەداخەوە نەتوانرا سوودی لێ ببینرێ و زۆر بە ئاسانی لە دەست درا و زیانێکی زۆر گەورەی بە خەبات و تێکۆشانی کوردی گەیاند. دەبێت بپرسین ئەو هەلە گەورەیە بۆچی لە دەسترا؟ ئەی ئەو دەنگە مەزنە بۆ کب کرا؟ بۆچی نەمانتوانی ئەو دەرفەتەی کە ئەگەری دووبارە بوونەوەی ئەستەما بقۆزینەوە و سوودی لێ ببینین؟